ئێمە وەکو سیاق شۆفێر پێم وایە لەگەر کارمەندەکان هەمومان براین، هەمومان لە یەک وڵات دادەنیشین، هەم دەبێ ئەوان مراعەتی ئێمە بکەن، هەم ئێمە دەبێ مراعەتی وان بکەین. باوەڕ بکە ئەمن تەعاملی هەمیانم جوان دیتیە، زۆر بە جوانی تەعاملیان لەگەر شۆفێران کردیە، بەڵام من وەکو خۆم شۆفێرم بۆ شۆفێرەکەی دەژێڕمەوە لە بەرەوەی ماندیە. لەوانەیە ئەو مادیبوونە دێ بە کارمەندەکەی دەردەبڕیتن، مادیبوونەکەی خۆی بەوی ئەوە دەکاتەوە، بەڵام پێم باش نییە چکە ئەمە برایەکین تەحاملکردن زۆر مهمە. ئێمە لەسەر ئەگە سەبرمانەبی هەموو شتەکە سەبرە، ئەگە سەبرمانەبی و بەڕێزەوە و ینی مەسەرەن جێم لێ بۆ دەرن هەندێک سیاق تەکسی مەسەرەن سیاق بە کاملی نەک تەکسی سیاقەیە جامەکەی دێنتە خوارێ یا نایەتە خوارێ یا خۆی تووڕە دەکە، ئەوە شتێکی جوان نییە. ئوسلوبەکی من هۆکارەکەی زیاتر لە بۆ سیاقی دەژێڕمەوە کە بەخۆشم سیاقم تەعاملمان باشتر نییە لەگەر کارمەندەکان. ئەگەنا ئەوانە 12 سعات هەیە 8 سعات زانیتم فەقیرە لۆ 500,000 کار دەکا بەخوای ئەو شەڕێ ناکا گەرەمە لەگەری بە تەعامل بین، بەڵام ئێمە مەسەلەن هەستین شتی وا بکەین ئەویش ئینسانە عەسەبی دەبی لەو حالەتەدا کێشە دروست دەبی. جەوەکەش گەرمایە بەڕاستی بەعام ئەوەش هۆکارە گەرمی ئینسانەکان عەسەبی دەکا، فەرقی هەیە لەگە جەوێکی فێنک.